مامۆستاگیان من دایکی حەوت کچم. ماشاء الله. مامۆستاگیان کچە گەورەکەم نزیکەی 2 مانگە بێ شەڕێکمان بوو. نەختێ قسەی ناخۆشی کرد، منی قسەی ناخۆشم کرد، بەس یەکەم جار ئەو قسە ناخۆشەکانیشی کردن. ئیتر ئێستا نزیکەی 2 مانگ 3 مانگێکە بێ هاتوچوو یەک ناکەین و قسە ناکەین بێکۆ. ئیتر گوتم بزانم من گوناحبارم یان نین. دایگیان طبعا باس جارێ باس گوناهەکە ناکەین، باشە؟ باس گوناهەکە ناکەین. تۆ دایکی ئەوی دوایە؟ بەڵێ. ئەو لە کۆشی تۆ بەرەوە بووە، ئەو لە ڕەحمی تۆ گەورە بوو و گەشەی کردووە. تۆ چەند معانات بۆ کچەوە بینی، چەند بە ناڕەحەتی گەورەت کرد، چەندە دڵخۆشبووی بە پێکەنینەکانی، چەندە فرمێسکت ڕەشتووە بۆ ئازارەکانی. باشە، کەواتە دایک زۆر میهرەبانە. پاشان تۆ 2 تەمەنی ئەوت هەیە، باشە ڕەنگە 2 تەمەن و نیوی ئەوت هەبێت، نابێ وەکو کچەکەت کەیت. کچەکەت ڕەنگە بیئەدەبێکی کردێت، ڕەنگە دەنگی بەرزەوە کردێت، ئەمە مناڵی تۆیە. ئەو بێعەقڵێکی کردووە، تۆ نابێ ڕەتفعلی ناشرینت هەبێت. ئەبێت تۆ بڕۆیت بۆ ماڵی بڵێ کچە شرینەکەم، تۆ لەم سکەیە لەدایک بوویتە، لەم سکەیە گەورە بوویتە، لە باوش و لە ئامێزی منە جوان بوویتە، کە ئێستا چوویتەتە ماڵی خۆت و ئازایەتی خۆت نییە. ئەزانی من چەند معانات و ئازارم بە تۆوە چەشت. بۆیە دایکیان بە هیچ شێوازێک سەیریکە، بە هیچ شێوازێک نابێت تۆ پشت لە کچەکەت کەیت و تاوانباریش ئەبیت وە کچەکەت. سەیریکە کچەکەت ئەگەر دینی ینی دینێکی مەزبوطی هەبووە، ئیسلامێکی جوان لەو ئیسلامە بە جوانی حاڵی بووایە، قەت ئامادە نەبوو دەنگ بەسەر تۆیا بەرزەوەکە. ئەگەر دەنگیشی لەسەر تۆیا بەرزەوە کردووە، ئەبێ بێ داوای لێبوردنت لێ بکات، قاچت ماچکات، دەست ماچکات. بۆیە وەکوتم تۆ دایکی 7 مناڵی، خوا ئەزانێت ئەبێ لەگەڵ ئەم مناڵانەیە چەند ئازارت چەشت بێت، چەند شەو نخونیت کرد بێت، چەند ناڕەحەتی بینی بێت. بە تۆ جاری وا هەیە، من ئێمەی پیاوان باسەکەم، جاری وا هەیە ئازارێ بەناو سکمانادیە شروع بەخۆین حەبە خۆین دەرزی لێ ئەدەین، یعنی چۆن بڵێ زۆر ئازارمانەدا، زۆر ناڕەحەتمانەکات. یعنی ئەگەر خواردنێکمان خوارد بێت بە هۆکاری ئەو خواردنەوە سکێشەمان بێت بێ، ئەبەت نزیکی ئەو خواردنە ناکەین. ویسا من چۆن بڵێ کە کاڵک ئەخۆم ئیتر سکێشەی پێگرم، ئازارێکم بۆ پێیاکات، ئێستا حالیان چەندی حەزم لێتی نایخۆ. باشە، دەی تۆ مناڵێکە لە دایکە بێت کوردەڵێ ڕوح دێتە کوونەلوتی ئەو ئافرەتە، یعنی ئەوە تا ڕوحی دەرەچێ و ڕوحی دەرناچێت، و چەنەها ئافرەتش بە مناڵەکەیەوە ئەڕوات وەفات دەکات. بۆیە ئەو هەموو ئازارە لەبیر مەکە، ئەو ئازارانە گوناحە هەباء مەنثورە، یعنی بە هەوایە بچێت. بڕۆ دەستکەوە ملی، بڕۆ دیارێکیشی بۆ بەرە، هەر ئیم شەویش بەم شەوە درەنگە تەلەفۆنی بۆ بکە، نامەی بۆ بنێرە، سەردانی بکە. ئەو تەمەنێکی مناڵی هێ، تۆ نابێ وەکۆ بکەیتەوە. وەڵای ئەو پێی وتم نە تۆ بێرە ماڵم، نە منیش دێمە ماڵت. زۆر دڵی شیشکاندم بەڕاستی. دایکیانۆ کوتم ئەو بێعەقڵە، بێعەقڵێکی کردو، تۆ نابێ وەک ئەو بی. تۆ دایکی، دایک میهرەبانە، میهرەبان. دایک وەکو هیچ بوونەوەرێک نییە، جوانترین بوونەوەر لەسەر ئەرزا دایکە، و پاکترین دڵ دایک هەیەتی، میهرەبانترین دڵی دایکە، هیچ کەسێ وەکو دایک نییە. یعنی سەیریکە لە ژیاندا ئەگەر هەموو کەس بە مەسلحەتەوە تۆی بوێت، دایک بە مەسلحەتەوە مناڵی ناوێت. پارچە گۆشتێکە بە خاوەنیەکات، پارچە گۆشتێکە ئامادەیە شەو تا بەیانی بە دیارەوە فرمێسک هەڵڕێژێت، لە خەستەخانە بە دیارەوەیە ئاه و نزوڵەی ئەم دایکە ئاسمانی گرتووە. ئەمە بۆ هیچ کەسێک ناکا، بەس بۆ جگەر گۆشەکەی خۆی ئەیکات، نە بۆ برای ئەیکات، بۆ هیچ کەسێک نایکا، بەڵام ئامادەیە بۆ مناڵەکەی خۆی بکات. دەی سوێن بەخوا مامۆستا، 7 کچم بووە، هەتا ئێستا ناشکوریەکم بەسەر یەک کچیان و نەکردووە. سوێن بەخوا. دایگیان ئەمەی کەوا من بۆتم باس کرد، ئەبێت تەطبیقی کەیت و جێبەجێکی نابێت دڵیشم بشکێنیت. زۆر مەمنون مامۆستاگیان، دەستە خۆش بێ. ئەخوا هەچی بۆ لای داوای لێبوردنیشم لێ کرد مامۆستا، بە مۆبایل داوای لێبوردنیشم لێ کرد، بەزی تە قبوڵی نەکرد. زۆر عیبە بووی، بڵێ مامۆستا و تۆتی زۆر عیبە بووت، یعنی وای لێبێت دایک داوای لێبوردن لە کچەکەی کات. من کردم لە پێشا بەخوا، ئەنجە دوای ئەو بۆی ناردمەوە، بەزی تر قبوڵیشی نەکردوە، نهاتۆتە ماڵم لەو کاتەوە. ئای مناڵ چەند بێوەفایە، ئایش بۆ خوایە، من وا ئەزانم دایک و باوەک پیر نابوون بەس مناڵ پیریانەکات. جوانی دایک و باوەک بەس مناڵی بات.
والله قسما بالله قيشتومة أو قناعتا أوي كمنالي نابي يك خفتكي هي أوي ألي منالم نابت بس أوي كمنالي هي سطها خفتي بەخوا من خۆم 30 ساڵە باوکم نییە 5 ساڵە دایکیشم مردووە ئێستش بە ئازاری دایکمەوە ناڵێنم حقيقة مامۆستاگیا زۆر مەمنون سپاس دەکەم دای گەورەی بەڕێ سربرز بداية سربرز يا رب وصفي يا رب لا إله إلا الله لا إله